خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. سەرۆک دانەڵد ترامپ کۆبوونەوە لوتکەی یەکەی هەڵسنکی لەگەڵ ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیادا بە کۆبوونەوەیەکی سەرکەوتوو ناودێر دەکات. بەڵام ئەو ڕاگەیاندانەی ترامپ نەبوونە مایی کەمکردنەوەی ڕەخنە و ناڕەزایەتیەکان لە ناو ئەمریکادا بەرامبەر بەو کۆبوونەوەیە. ڕۆژی دووشەمە تەواوی جیهان شکستی سەرۆک ترامپی بینی لە بەردەم پوتندا. بە خەمباریەوە داوا لە سەرۆک ترامپ دەکەم تا داوای لێبوردن لەگەلی ئەمریکا بکات بۆ ئەو ڕەفتارە شەرمەزاری هێن و ترسناک و ڕەفتاری ناشرینی لەگەڵ پوتندا لە هێلسنکی. داوا لە هاوکارە کۆماریەکانم دەکەم لە کۆنگرێس تا بێنە پاڵ دیموکراتەکان لەم داوایەدا بۆ داواکردنی لێبوردن. سەرۆک ترامپ لە بەردەم پوتندا ترسێنرا و دەرکەوت. نازانم لە چی دەترسا، پوتن بە چی ترساندوێتی، شتێکی کەسێتیە، سیاسیە یان داراییە. هەرچیەک بێت ئەمە ئاستی ئەو ڕووتاندنەوەیەیە کە گەلی ئەمریکا پێی قایڵ نییە. ناڕزاییەکانی دیموکراتەکان هەر لەوەندەدا ناوەستێت، بەڵکو جەختیش دەکەنەوە لەوەی سەرۆک ترامپ لەو کۆبوونەوەیەدا دەسەڵاتەکانی خۆی وەک سەرۆکی ئەمریکا خراپ بەکارهێناوە. پێی دەچێت پوتن بزوێنەری سەرۆک ترامپێت وەک بووکەڵە. ئەو ڕۆژەی هێلسنکی سەلمێنەری ئەمەیە کە دەیڵێم راپۆرتەکان سەبارەت بە پەیمانەکانی دراون لە کۆبوونەوە تایبەتەکەدا مایی ئاگاهی زیاترن و بێ لەوەش قێزەوێنی پێشنیازکردنی ئەوەی مەکفول بالیۆزی پێشووی بدرێتە دەست رووسیا بۆ لێکۆڵینەوە. چی؟ سوپاسی ئەندامانی دیموکرات دەکەم لە کۆمیتەی زانیاریەکان بۆ بانکردنی ئەو وەرگێڕەی لە کۆبوونەوەکەی ترامپ و پوتندا بوو. بێگومان کۆماریەکان ئەویان ڕەت کردەوە کە سەرۆکەکەمان ئەو بیرۆکەیی پوتنی پێخۆش بووە تا دیپلۆماتەکانمان بخاتە بەردەم دڕندایەتی پوتنەوە. ئەو خراپ بەکارهێنانی دەسەڵاتە. ئەم ڕەخنانە هەر تەنها دیموکراتەکان نین، کۆماریەکانیش سەرزەنشتی هەڵوێستەکانی سەرۆک ترامپیان کردووە، بە تایبەتیش ئەوانەی بە جۆرێک لە جۆرەکان وەک پشتیوانی بۆ ڤلادیمیر پوتین لێک دەدرێنەوە. با هەوڵ بدەم چەندێک دەتوانم ڕوون و ئاشکرا بم لە بەردەم جیهان و لە بەردەم ئەمریکاشدا. ئێمە پاڵپشتی هاوپەیمانەکانمانین لە ناتۆ و هەموو ئەو وڵاتانشدا کە ڕوبەڕۆی شەڕەنجێزیەکانی ڕووسیا دەبنەوە. چەندان جار ئالێرەوە باسم لە بیر و بۆچوونی خۆم کردووە لەسەر ڤلادیمیر پوتین. ئەو هاوبەش نییە لە بەرژەوەندەکانماندا. ڤلادیمیر پوتین هاوبەش نییە لە بەهاکانماندا. ئێمە ساڵێک لە لێکۆڵینەوە داین لەسەر دەستێوەردانی رووسیا لە هەڵبژاردنەکانماندا. بەڵێ رووسیا دەستێوەردانی لە هەڵبژاردنەکاندا کردووە و پێویستە ئەوە ڕوون بێت و هیچ گومانیشی تێدا نییە. عزیزانم چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری دکتۆر گرێگ ئافتدینگلیان شیکەرەوە و پسپۆڕی سیاسی لە زانکۆی جۆرج مەیسن دەکات. دکتۆر گرێگ پێشتر ژمارەیە پۆستی هەبووە لە حکوومەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا. دکتۆر گرێگ سەرەتا زۆر سوپاس دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامەیەدا. حەزیش دەکەم بەوە دەست پێ بکەم ئەوەی لە کۆنگرێسدا هەیە وەکو نیگەرانی، وەکو ڕەخنە، وەکو ناڕەزایی بەرامبەر بە ئەو کۆبوونەوە لوتکەیی سەرۆک ترامپ لەجێی خۆیدان. ئەمە بەڕاستی ڕەوشێکی زۆر نائاساییە، چونکە وەک بارێکی ئاسایی کاتێک سەرۆک دەڕواتە دەرەوە بۆ کۆبوونەوەیەکی لوتکەی جیاوازی ڕوانین لە ناو کۆنگرێسدا دێتە ئاراوە. بەڵام ئەم جارەیان بەهۆی راپۆرتەکان لەسەر دەستێوەردانی رووسیا لە هەڵبژاردننی سەرۆکاتی 2016دا پاشان دەرکەوتنی سەرۆک ترامپ لەگەڵ ڤلادیمیر پوتین لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی هێلسنگیدا کە ڕوانینی خەڵک بەو ئاراستەیەدا بوو سەرۆک ترامپ پشتیوانی لە پوتین کرد لەسەر ئەو دۆسیەی دەستێوەردانە و پشتی لە دەستگا زانیاری بەخشەکانی ئەمریکا کرد. ئەمە بەڕاستی زەنگێکی ئاگادارکردنەوە بوو بۆ کۆنگرسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. هەر بۆیەشە کۆنگرس هەنگاوێکی ئاوەهای نائاسایی دەگرێتە بەر بۆ ڕەخنەگرتن لە سەرۆک ترامپ بەهۆی ئەو کۆبوونەوە لوتکەیەوە. بەڵام دکتۆر بەخۆشت دەزانیانی پێش کۆبوونەوەکە لە ڕاگەیانەکاندا ئەماژە بەوە دەکرات، تەنانەت کۆشکی سپی خۆشی باسی لەوە دەکرد کە ئەم کۆبوونەوەیە چاوەڕوانکراوە و دەکرێت. بۆ ئەم جۆرە کاردانەوانە پێش کۆبوونەوەکە نەبوو، ڕێک دوا بە دوای کۆبوونەوەکە هات هەر لەبەرەوە هۆکارانەیە کە تۆ باسکردن. بەڵێ
دەزانی ئەوە شتێکە دەکرێت بەلانی هەرە کەمی بگوترێت سەرۆکێکی ئەمریکا ببێتە لایەنگر بۆ سەرۆکێکی رووسیا لە مشتومڕێکدا سەبارەت بە هەڵبژاردننی ئەمریکا. ڕێک بەر لە ڕۆیشتنی سەرۆک ترامپ بۆ هێلسنکی سەرۆکەکانی دەستگاکانی کۆکردنەوەی زانیاری باسییان لەو دەستێوەردانی رووسیا کردووە لەو هەڵبژاردنەدا. ئەمە ئەوەیە کە تەواوی ئەم دۆسیەی کردوتە شتێکی زۆر نائاسایی. خاڵی دووهەمیش ئەوەیە ئێمە نازانین لەو کۆبوونەوەیدا ڕێک چی ڕوویداوە. هەندێک هەواڵ و زانیاری نیوە و ناچڵ لە لای رووسیاوە وەردەگرین، بەڵام هیچ زانیاریەکمان لە کاربەدەستانی بەڕێوەبەراتەکەی ترامپەوە دەست نەکەوتووە هەتا بزانین چی ڕوویداوە. هەر بەو هۆیشەوە هەندێک لە ئەندامانی کۆنگرسی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دیسان هەنگاوێکی نائاسایی دەنێن بۆ بانگێشکردنی وەرگێڕە ئەمریکاییەکە تا لە بەردەم کۆنگرسدا ئامادە بێت بۆ پرسیار و وەڵام. ئەمە بەڕاستی شتێکی نائاساییە و ئەوەش نیشان دەدات کە کۆنگرس ئاگادار نییە و ئاگاداریش نەکراوەتەوە لە ڕوانگەی هەواڵە دروستەکان و ئەوەی بە ڕوون و ئاشکرایی لە کۆبوونەوە لوتکەیەکەی هێلسنکی ڕوویدا. لێرەدا شتێک پێدەچێ ون بێ، ئەویش پەیوەندی نێوان مۆسکۆ و واشنگتنە. پێ وایە ئەو پەیوەندیە بتوانێت درێژەی هەبێ کۆنگرس ئەو دەسەڵاتەی هەیە بەسەر سەرۆک ترامپدا کە ڕێگە لەو جۆرە پەیوەندیانە بگرێت کە ترامپ دەیخوازێ؟ ئەوە زۆر سەختە با بەڕاستی پێت بڵێم، چونکە دەستوری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هێز و دەسەڵاتێکی زۆر بە سەرۆکی وڵات دەدات بۆ داڕشتنی سیاسەتی دەرەوەی وڵاتەکە. بەڵام کۆنگرس دەسەڵاتی دارایی هەیە. بۆ نمونە کۆنگرس دەتوانێت سزای خۆی بسەپێنێت. ئەندامانی کۆنگرس دەتوانن خەڵکی جیاواز بانگ بکەن بۆ پرسیار و وەڵام. ئێستا کۆنگرس هەوڵ دەدات ئەم پرۆسەی پێکهێنانی پەیوەندیانە لە نێوان سەرۆک ترامپ و سەرۆک پوتندا ڕابگرێت. بەڵام وەک باسم کرد، دەستوری ئەمریکا زیاتر بەلای سەرۆکدا دای دەشکێنێت لە پەیوەندی بە داڕشتنی سیاسەتی دەرەوەی ئەمریکادا. لەبەرەوە قورس دەبێت بۆ کۆنگرسی ئەمریکا تا بتوانێت ئەم هەوڵەی سەرۆک ترامپ سنووردار بکات لە هەمان ئەو کاتەی سەرۆک ترامپ دەخوازێت پەرە بە پەیوەندیەکی دۆستانە بدات لەگەڵ بەڕێز پوتندا. بەڕای تۆ ئەمریکا پێویستی بۆ پەیوەندی هەیە لە ئێستا لەگەڵ رووسیا؟ بەڵێ ئەوە هەمیشە شتێکی باشە کە سەرۆکی ئەمریکا وتوێژ لەگەڵ سەرۆکی رووسیادا بکات. پێم وایە کاتیش هەیە کە وتوێژ ناکەن و لەو کاتانەدا ڕەوشی جیهانی لە بارێکی پڕ لە کێشمە کێشدا دەبێت. من بۆ خۆم بە تایبەتی دژی ئەوە نیم ئەم سەرۆک لەگەڵ ئەو سەرۆک لە وتوێژدا بێت، بەڵام ئەوەی کە ئێجگار جێی نیگەرانیە ئەوەیە ئایا سەرۆک ترامپ چ شتێکی داوەتە سەرۆک پوتن لە کۆبوونەوە لوتکەیەکەی هێلسنکیدا و ئایا لە بەرامبەریشدا چی دەستکەوتووە؟ ئەگەر شتێکی دەستکەوت بێت ئێستا زۆر کەس سەریان سوڕماوە و بیر دەکەنەوە تا بزانن بەڕاست و دروستی چی ڕوویداوە لەو کۆبوونەوەیدا. ترسە ڕاستەقینەکە لەوەدایە. ترسە ڕاستەقینەکە لەوەدایە کە سەرۆک ترامپ هاوکاری سەرۆک پوتن لەو بارەیەوە بکات. لەوانەیە کار ئاسانیشی بۆ کردی بێت کە دەشێت کریمیا بێت یان ڕۆژهەڵاتی ئۆکرانیا لەوانەیە لەسەر هەندێک دۆسیی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت. بەڵام وەک ئاماژەم پێدا نادیاریەکی زۆر هەیە، چونکە لێرە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا بە کۆنگریسیشەوە زانیاری نییە لەسەر ئەوەی لە پشت پەردەوە چی ڕوودەدا و چی ڕووی نەداوە. دکتۆر گرگ پێشتریش بە ڕێبەراتەکەی سەرۆک ئۆباما هەوڵی ئەو جۆرە نزیک بوونەوەیەدا لە رووسیا و لە سەرۆکی رووسیاش ئەو کاتە بۆ ئەم کاردانەوەیە نەبوو. هەر پەیوەندی بە مەسەلەی هەڵبژاردنەکانی 2016ەوە هەیە یان نا؟ پێم وایە ئەوە بەشێکی گەورەیەتی و لە ڕاستیدا ئەوە بەشە سەرێکیەکەیەتی. ئەمەش چونکە ئەو هەموو راپۆرتانە هەن لەسەر دەستێوەردانەکانی رووسیا لە هەڵبژاردنەکەی ساڵی 2016دا و ئێستاش راپۆرتی نوێ هەن لەسەر کاریگەری تر بە تایبەتیش لە هەڵبژاردنەکانی متتێرمی ئەم ساڵی 2018دا کە تەنها چەند مانگێکی ماوە. هەروەهاش ڕاستی ئەوەیە سەرۆک ترامپ بە زمانێکی ڕەخنە ئامێزەوە قسەی لەسەر سەرۆک پوتن نەکردو و بە پێچەوانەوە شتی باشی لەسەر وتووە و دەڵێت دەیەوێت پەیوەندیەکی باشتری لەگەڵدا هەبێت. جا لە سۆنگەی دۆسیەی دەستێوەردانەکانی رووسیاوە لە هەڵبژاردنەکاندا و ئەوەی سەرۆک ترامپ بە باشی قسەی لەسەر سەرۆک پوتن دەکات ئەوە بۆیە لە ئێستادا کەوتوینەتە ڕەوشێکی نائاساییەوە.
ئەلبەت دکتۆر گرێگ ئەم جۆرە ناڕزاییان ئەم جۆرە ڕەخنانە هەرتەنها لە ناو ئەمریکا نییە. ئەوروپاش گلەی و گازەندەی خۆی هەیە. لە ئەوروپاش نیگەرانی هاتۆتە ئاراوە بەرامبەر بەو کۆبوونەوە لوتکەیە بە تایبەتیش کە هیچ ڕەخنەیەکی لە سەرۆکی رووسیا نەگرت و بەڵک و کەوتە ڕەخنە قورسەکەی بەرامبەر هاوپەیمانە نزیکەکانی ئەمریکا، لەوانە سەرۆکوەزیری بەریتانیا و ڕاوێژکاری ئەڵمانیا و هەروەهاش یەکێتی ئەوروپا. بەڵێ پێم وایە نەیارمان زۆرن، پێم وایە کێتی ئەوروپا نەیارە، ئەوە تا ببینە لە ڕووی بازرگانیەوە چیمان پێ دەکەن. هاوکاتی ئەو کۆبوونەوەی هەڵسنکی یەکێتی ئەوروپاش کۆبوونەوەیەکی لوتکەیی کرد لەگەڵ ڕێبەرانی ئەمریکای لاتیندا لە ئەوروپا. لە ئەوروپا هەروە دێ و نیگەرانیەکان زیاتر دەبن بەرامبەر بە ڕێبازی سەرۆک ترامپ بەرامبەر هاوپەیمانەکانی. سەرۆکی ئەمریکا هەوڵی وروژاندن دەدات، هەوڵی دابەشکردنی یەکێتی ئەوروپا دەدات، وەک نەیار ئاماژەمان پێ دەکات. نا ئەوە هەرگیز ئەو شێوەیە نییە کە دەیبینین. بەڵام لە واشنگتن ئەم دۆسیەی هاوپەیمانانی ئەمریکا بۆ گەورە کۆماریەکانی سیناتی ئەمریکا و کۆماریەکانی تریش لە کۆنگرێسدا جێهێڵراوە. بە بۆچوونی خۆم ڕێگەم بدە بە دۆستە ئەوروپایەکانمان بڵێم ئێمە هاوپەیمانێتی ناتۆ بەرز دەنرخێنین، بەرچاوترین و گرنگترین هاوپەیمانی لەشکریە لە مێژووی جیهاندا. بڕوامان وایە وڵاتانی تیتی ئەوروپا دۆستمانن نەک رووسیا. دکتۆر گرێگ بەڕای جەنابەت ئەمریکا ئەتوانێت واز لە هاوپەیمانەکانی خۆی بێنێ لە ئەوروپا و لە ناتۆشدا لە پێناو رووسیادا؟ بەڵێ ڕێگەم بدە ئەمە بڵێم. ئەمە یەکەمین جارە لە هەموو تەمەنی خۆمدا ببینم سەرۆکێکی ئەمریکا بڵێت وڵاتانی ئەوروپا نەیارمانن، دوژمنمانن، وەک ئەوەی سەرۆک ترامپ وتی، یان ئەو تێبینیە پڕلۆمانەی سەبارەت بە هاوپەیمانێتی ناتۆ دەیگوتن. سەرۆکەکانی پێشووی ئەمریکا بە سەرۆک ئۆباماشەوە ئەوەیان وتووە کە پێویستە وڵاتانی ئەوروپا سەرچاوەی زیاتر دابین بکەن بۆ بوجەی بەرگری خۆیان. بەڵام سەرۆک ترامپ ئەمە دەباتە ئاستێکی ترەوە کاتێک دەڵێت وڵاتانی ئەوروپا نەیارن یان دوژمنن. هەرگیز گوێم لە قسەیەکی وەها نەبووە لە سەرۆکێکی ئەمریکاوە. هەر بۆیەشە ڕوبەڕووی ئەو جۆرە کاردانەوە دەبینەوە لە ئەندامانی کۆنگرێسەوە بە سیناتۆر میچ مکۆنەڵیشەوە کە یەکێکە لە ڕێبەرانی کۆماریەکان لە کۆنگریسدا و پێویستە سەر لە نوێ دڵنیایی بداتەوە بە هاوپەیمانەکانی ئەمریکا لە ئەوروپادا کە هێشتا پێکەوەین، چونکە کاتێک سەرۆک ترامپ پاشتەوە بوونی کۆبوونەوەکان ئەوروپای جێهێشت گومانێکی زۆری هەبوو لە ناو هاوپەیمانە ئەوروپایەکانماندا سەبارەت بە ئەگەر و نەگەری ئەوەی ئایا هێشتا ئەمریکا بە هاوپەیمانانیان دەزانێت یاننا. لە ساڵانی چلەکانی سەدەی ڕابردووەوە ئێمە وەک ئەمریکا هاوپەیمانێتیەکی نزیکمان هەبووە لەگەڵ ئەو وڵاتانەدا و هەر بۆیەشە ئێستا لەم ڕەوشە نائاساییەدا. بەڵام سەرۆک ترامپ بۆ خۆی دەڵێ ئەو کۆبوونەوەی کە لەگەڵ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیادا هەم بووە زۆر کۆبوونەوەیکی باشتر بوو لەو کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی وڵاتانی ئەندامی ناتۆداهایی بووە. بەڵێ وایە ئەمەش ئەوە نیشان دەدات چۆن شتەکان هەڵاوگێڕ بوونەتەوە، چونکە وەک بارێکی ئاسایی سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیوەندیەکی نزیکی هەیە لەگەڵ هاوپەیمانەکانی ئەوروپاماندا و لەگەڵ سەرۆکی رووسیادا وەک بڵێیت کۆبوونەوەی ئیش و کاری دەبێت. بەڵام ئێستا پێچەوانە بۆتەوە و مای واقۆڕمانی دامەزراوە سیاسەکانی ئەمریکاشە و خەڵکیش دەپرسن بۆچی ڕوانینی سەرۆکێکی رووسیا وەردەگرێت کە بۆتە کەسێکی سەرکوتکار و هەوڵی نیشاندانی هێزی خۆی دەدات نەک تەنها لە یەکێتی پێشووی سۆڤێتدا بەڵکو لە شوێنەکانی تریشدا وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست. جارێکی ترش خەڵک گومانیان لا دروست بۆ و دەپرسن بۆچی سەرۆک دۆناڵد ترامپ ئەم هەڵوێستە ئەرێنیانی هەیە بەرامبەر بە ڤلادیمیر پوتین و لە هەمان کاتدا هاوپەیمانە درێژخایەنەکانی ئەوروپامان بەهێند وەرناگرێت و دەیان خاتە ئاستێکی نزمەوە. بەڕای تۆ سەرۆک ترامپ چی دەزەکەوێت لە پەیوەندی لەگەڵ رووسیادا کە لە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ئەوروپادا و هاوپەیمانەکانیشی لە ناتۆدا دەستی نەکەوتووە؟ Well, to tell you the truth, that is a big question mark.
بەڕاستی پێتی بڵێم ئەمە نیشانەیەکی گەورەی پرسیارە دەشێت هەندێک هاوکاری بن لەگەڵ رووسیادا لە بەرامبەر سووریا یان بتوانێت رووسیا بێنێتە ڕیزەوە ئەمە بە بیرکردنەوەی ترامپ خۆی بۆ پاراستنێکی باشتری ئیسرائیل بنجەمین نەتەنیاهو لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوودا زۆر جار سەردانی ڤلادیمیر پوتینی کردووە دەشێت هەندێک شت هەبن لەسەر کۆنتڕۆڵکردنی چەک بەڵام ئەمانە هەمووی مەزەندەکردنن چونکە هیچ شتێک هیچ زانیاریەک ئاشکرا نەکراوە سەبارەت بەوەی چ جۆرە ڕێخستنێک کراوە لە نێوانیاندا و خەڵکیش هێشتا لە گوماندان و نازانن ئایا سەرۆکی رووسیا وابەستەی پەیمان و قسەکانی خۆی دەبێت یاننا لە هەر ڕێکەوتنێکی دابێت ئێستا ئەگەر سەیری ڕەوشەکە بکەین لە سووریا مۆسکۆ پاش پشتیوانیەکانی بۆ ڕژێمەکەی بەشار ئەسەد گوتوێتی ڕێگە لەو ڕژێمە دەگرێت و ناهێڵێت بەردەوامی بدات بە هێرشە جۆرە و جۆرەکانی هەر بۆیە زۆر قورسە بۆ خەڵک لە دامەزراوە سیاسەکانی ئەمریکادا و لە کۆنگرسی ئەمریکاشدا بڵێن تەنانەت ئەگەر بشگەیتە ڕێکەوتن لەگەڵ ڤلادیمیر پوتین ئایا لە کۆتاییدا وابەستەیی دەبێت زۆر کەسیش دەڵێن پاشخانی ئەم سەرۆکەی رووسیا باش نییە لەسەر ئەو وابەستەییانە ئێدی هەر بۆیە نیگەرانیەکی زۆر هەن سەبارەت بەوەی تەنانەت ئەگەر بشگەیتە ڕێکەوتن لەگەڵ ڤلادیمیر پوتین ئایا ئەوەی لەسەرەتی بەجێی دەگەێنێت یاننا whether he will even carry out his end of the bargain. لە دوای شەڕی ساردەوە هەتا ئێستاشی لەگەڵدا بێتتر نازانم لە دوای ئەو کۆبوونەوەی هەلسنکیەوە چۆن دەبێ دۆسەی بێمتمانەی لە نێوان مۆسکۆ و واشنگتندا بەردەوام ئامادەیی هەبووە ئەمە ئەگەر لە ڕووی مێژوویشەوە تەماشای بکەین لە قۆناغە جیاجیەکانی ئەم پەیوەندیانەدا ئەم مەسەلەی بێمتمانەیە هەبووە پێت وایە لە ئێستا بەدواوە لە هەلسنکی بەدواوە پوتین و ترامپ پێکەوە بتوانن ئەو متمانەیە دروستکەن یا هەر هیچ نەبێ پردێکی متمانەی ئەگەر لاوازیش بێ هەبێت لە نێوانیانە Well, they can build trust on a personal level between the two leaders. بەڵێ دەتوانن متمانە لەسەر ئاستی کەسێتی بۆ خۆیان وەک دوو ڕێبەر دروست بکەن بەڵام وەک باسم کرد ماوەتەوە سەر ئەگەر و نەگەری ئەوەی ببینرێت ئایا وڵاتی گرتوەکانی ئەمریکا دەتوانێت پشت بە رووسیا ببەستێت تا بتوانێت ڕێباز و سیاسەتێک بگرێتە بەر کە ئەمریکا بزانێت لە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانیەتی جا پێم وایە پاشانی ڤلادیمیر پوتین وەک سەرۆکی رووسیا یان وەک سەرۆک وەزیری ئەو وڵاتە تۆمارێکی زۆر باش نییە و لە هەمان کاتیشدا وەک ئاماژەم پێکرد رووسایەکان هێزی خۆیان لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست نیشان دەدەن و ناشزانین ئایا سەرۆکی رووسیا وابەستەی قسەکانی خۆی دەبێت یاننا ئەگەر ڕێکەوتنێک هەبێت هەر بۆیە گومانێکی زۆر هەیە لە نێو واشنگتن بە تایبەتیش لای ئەندامانی کۆنگرسەوە کە بۆچی سەرۆک ترامپ بڕوایەکی زۆری بە قسەکانی سەرۆک پوتین هەیە هەڵبەتە لە بەرامبەریشدا ڕای جیاوازیش هەیە ینی وەکو تۆش باسی کرد کۆمەڵە دۆسەی تر باس کراون ئەمە بێژگە لەوەی لێکۆڵەرەوەش هەن کە گەشببینن بەرامبەر بەو کۆبوونەوەیە کێشەی هەڵبژاردەکاری سەرۆکایەتی ئەمریکا باڵی کێشا بوو بەسەر کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی ترامپ و پوتیندا بەڵام کەم نین ئەو شیکەرەوە سیاسیانەی دەڵێن لەوانەیە لە کۆبوونەوەکەدا هەر باسیش نەکرابێ یان زۆر بە کورتی قسەیان لەسەر کردبێت. لەو بڕوایەدا نیم لە کۆبوونەوە دوو کاتژمێرەکەیاندا لە هێلسنکی هەردوو سەرۆک لە 5 خولەک زیاتر باسییان لە دەستێوەردان لە هەڵبژاردندا کردبێت لەوانەیە زۆر کەمتریش بوو بێت چونکە شتێک نییە بە سوودی هیچ جێشیان بێت بەڵێ ئەو دۆسەیە باڵی کێشا بوو بەسەر کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکاندا بەڵام لە کۆبوونەوەکەیاندا نا کۆبوونەوەکەیان ڕێک لەسەر چەند دۆسەی تر بوون کە لە بەرژەوەندی هەردوو ڕێبەر بوون ئێستا شتێکی ئەو تۆ نازانین یان بە شێوەیەک لە شێوەکان پێشبینی بکەین ئایا لەسەر چی ڕێکەوتون بەڵام زۆر پێدەچێت لەسەر شتێک ڕێکەوت بن ئەم جۆرە ڕێکەوتنانە دەکرێت وەک ڕێکەوتنیش بێت لەسەر تەوقەکردن یان وەک ئەوەی بە رووسایی پێدەوتێت پاتسان واتە ئەو کللتورەی پۆتین زۆر نزیکە لێی
لەگەڵ هەموو ئەو ڕەخنانەشدا کە ڕوبەڕووی سەرۆکی ئەمریکا بوونەتەوە لەسەر ئەو کۆبوونەوەیە، بەڵام وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێ دەکەن دەشێت بەرژەوەندیە هاوبەشەکانی نێوان واشنگتن و مۆسکۆ ببنە خاڵی ئەرێنی لە پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵاتدا. بەڵێ پێم وایە داناڵد ترامپ دەخوازێت ڕێبازێکی نوێ دابنێت بۆ پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و رووسیا. پێویستە ئەوەش بڵێم من دژی ئەو هەنگاوە نیم، بەڵکو دەشێت زۆر گرنگ و بنیادنەریش بێت کە پەیوەندیەکی جیاوازمان لەگەڵ رووسیادا هەبێت. سەرۆک داناڵد ترامپ ئەو هەوڵە دەدات لە نێو ڕەخنە و ناڕەزایەکی زۆردا. شتە باشەکە لەوەدایە کە بەرژەوەندی نزیک لەیەکمان هەیە. جا ئەوە کۆریای باکوور بێت یان دۆسیەکانی تری ناوەکی و ئاسایشی یان سووریا. زۆر دۆسێ هەن کە پێویستە لێکەوە نزیک بین و تەنانەت بەڕێوەبەرایەتەکەی ئۆباماش هەوڵی ئەو نزیکبوونەوەی داوە. بەڵام ئەوەی دەگوترێت پێویستە رووسیا دان بنێت بە هەندێک لەو شتانەی کردوێتی و بوونەتە کێشە بۆ دیموکراسی ئەمریکا. کێشە زۆر بۆ هەندێک لە هاوپەیمانەکانمان. ئێستا دۆناڵد ترامپ هەوڵی گۆڕینی شتەکان دەدات لە نێوەندی گومانێکی زۆردا، هەر لە دیموکراتەکانەوە نا، بەڵکو لەلایەن کۆماریەکانیشەوە لەسەر ئەو شێوازەی دەیکات. دکتۆر گرێگ شتی تریش باس کراوە، تۆش ئاماژە و بۆەوە کردیانی بە دوور نازانێت کە دۆسەی سووریا دۆسەی تریش باس کرابێ. لێرەدا دەمەوێت بزانم بۆ ئێران چۆن باسکردنی ئێران لەم کۆبوونەوەیەدا بەڕای تۆ گرنگجی تایبەتی خۆی دەبێ، یاخۆ با بڵین خاڵ دەخاتە سەر پیتەکان بۆ ئەو ڕەوشەی کە ئێستا لەو ناوچەیەدا هەیە؟ بەڵێ دڵنیام لەوەی وتوێژیان لەسەر ئێرانیش کردووە، بەڵام مەزەندەکان وەهان کە سەرۆکی ئەمریکا دەخوازێت جموجوڵی ئێران لە سووریادا سنووردار بکات، چونکە تاران لە ڕێی پاسدارانی شۆڕشی ئیسلامیەوە زۆر چالاکە لە سووریادا و ئەڵبەت بۆ بەرژەوەندی ڕژێمەکەی بەشار ئەسەد. ئیسرائیلەکانی زۆر نیگەرانیان هەیە لە ئەگەری ئەوەی لایەنەکانی سەر بە ئێران هێرش بکەنە سەر ئیسرائیلیان هێرشکردنە سەر بەرزایەکانی گۆلان کە ئیسرائیل داگیری کردووە. بێگوماندەوانەیە هەندێک وتوێژ لەسەر ئەمە کرابێت. وەک زانیاری ئەوەی لە راپۆرتی میدیاکانەوە زانیومانە، باڵوێزی رووسیا لە واشنگتن گوتوێتی هەندێک ڕێکەوتن هەبوون لەسەر هێشتنەوەی هەندێک لەو هێزانەی سەر بە کۆماری ئیسلامی ئێرانن دوور لە بەرزایەکانی گۆلان کە لەوانەیە 50 میلێک دوور بخرێنەوە. ئەگەر ئەمە شتەکە بێت یان ڕێکەوتنەکە بێت، ئەواجێی خۆشحاڵی ئیسرائیلەکان و وڵاتە گرتوەکانی ئەمریکاش دەبێت، چونکە شەڕێکی تریان ناوێت لە نێوان ئیسرائیل و ئەو لایەنە جۆر بە جۆرانەی سەر بە ئێرانن لە سووریادا. جا ئەگەر ئەمە شتەکە بێت ئەوە ینی پەرسەندنێکی ئەرێنی، بەڵام ئەمەش دەکەوێتە سەر ئەوەی ئایا سەرۆک پوتین ئەو میکانیزمانەی لەبەردەستایە بۆ ڕێگەگرتن لە ئێران، یانیش ئایا بەشار ئەسەد ئەو هۆکارانی هەن کە ڕێگە لە ئێرانەکان بگرێت لەوەی لە سووریادا شتەگەلێک بکەن ببنەمایی تووڕێی ئیسرائیل. سەبارەت بە دۆسیەی گشتی و گەورەتری ئێران نازانم و دڵنیاش نیم لەوەی ئایا لەو کۆبوونەوەیدا باس کراوە یان نا، چونکە ئێستا وڵاتە گرتوەکانی ئەمریکا فشاری ئابووری خۆی خستۆتە سەر ئێران و لە ڕێکەوتنە ناوچەکە کشاوەتەوە و ئێستاش دەڵێت تا ڕۆژی 4 مانگی 11 پێویستە هەموو هەناردەیەکی نەوتی ئێران ڕابگیرێت و ئەمریکاش هەڕەشەی لە کۆمپانیەکانی ئەوروپاش کردووە کە ئەگەر دەیانەوێت بازرگانی لەگەڵ ئێراندا بکەن، ئەوە ئیتر ناتوانن هیچ بازرگانیەک لەگەڵ وڵاتی گرتوەکانی ئەمریکادا بکەن. ئەمەش بە سزای لاوەکی دادەندێت لەسەر کۆمپانیا ئەوروپایەکان. جاروسیایەکان هەندێک ینی زۆر نییە هەندێک پەیوەندی دۆستانیان لەگەڵ ئێرانیەکاندا دروست کردووە، بەڵام نازانم ئایا ڕێکەوتنێکی بەرایی هەبێت لە نێوان پوتین و ترامپ لەسەر وێنە گەورەکەی چۆنیەتی سەر و سەوداکردن لەگەڵ وڵاتی ئێراندا وەک بەرەنجامێک بۆ کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنە ناوچەکە. دکتۆر گرێگ جەنابەت هەم وەکو پسپۆڕێکی سیاسی هەم وەکو پسپۆڕێکی بواری ئاسایشیش چەندێک پێت وایە ئەگەری شەڕ لەگەڵ ئێراندا هەیە، ئەگەری شەڕ مەبەستم لە شەڕی ڕاستەقینەیە، نەک شەڕی ئابووری یا شەڕی بازرگانی یا شەڕی تر، شەڕی لەشکرەکان؟ Well, I'm actually quite worried about that myself.
من بەڕاستی بۆ خۆم زۆر نیگەرانیم هەیە لەسەر ئەوە لە ئێستادا نە وڵاتە گرتوەکانی ئەمریکا و نە ئێرانیش شەڕیان ناوێت بەڵام ئەگەر ئێران هەز بە کاریگەریە ئابوووریەکان بکات با بڵین لە چەند مانگی داهاتوودا ئەوە دەشێت ڕوو بدات چونکە تونندڕەوان هەن لە ناو ڕژێمی ئێراندا دەشێت بڵێن هەر نەدەبواە لە سەرتاوە ئەو ڕێکەوتنە ناوچیە مۆر بکەین و ناتوانین بڕوا و متمانەمان بە وڵاتە گرتوەکانی ئەمریکا هەبێت و ئەو جاش عەرەبستانی سعودیە و وڵاتانی تریکەندا و هانی وڵاتە گرتوەکانی ئەمریکا بدەن بۆ شەڕ لەگەڵ ئێران ئەوە دەشێت هەندێک شەڕ و پێکدادانت لە ناو کەنداوی فارسدا هەبێت جاییتر ئەگەر لە نێوان ئێران و هێزی دەریایی ئەمریکادا بێت یان ئێران دژی عەرەبستانی سعودیە ئەمانەش هەموو وەک تۆپەڵە بەفرێک دەباتە بەرە و قەیرانێکی گەورەتر جاییتر مەترسی ئەو شەڕەت هەیە کە دەشێت بە ڕووداوێکی گەورە دەست پێ نەکات بەڵکو لە ئاکامی چەند ڕووداوێکی بچووکەوە دەست پێ بکات و ئاستەکانی بەرز ببنەوە بۆ ڕووداوێکی گەورە. وەک چاودێر و شیکەرەوەش جەختی لێ دەکەنەوە هەردوو سەرۆک زۆر دۆسەیان تاوتوێ کردووە و لەوانەشە گەیشت بنە زەمینەیەکی هاوبەشی لێک تێگەیشتن ئەڵبەت ئەمە ئەگەر ڕێکەوتنێکی بەرایی نەبێت لە نێوانیاندا. ئەمان هاوشەوەن و هاوڕەفتارن هەروەها وتوێژیان لەسەر ئەو شتانە کردووە کە هەردووکیان بەرژەوەندیان هەیەتیاندا سوودی ڕاستەقینە وەک ئێران کاریگەریەکانی ئێران لە سووریادا یان دۆسەی ئێران بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیسرائیل ئۆکرانیا بۆ رووسیا بۆریەکانی سوتەمەنی باکوور ئەوەی بە نۆرد ناسراوە بۆ ئەمەیان زۆر پێدەچێت ترامپ بەڕاستی لە بەردانەواندنی لەسەر کردی بێت ئەلبەت ئەمەش نەبووە جێی سەرنج بەهۆی ئەو هەموو قسانەی لەسەر دەستێوەردان لە هەڵبژاردندا دەکران. هەر چۆنێک بێت وەک شیکەرەوە دەڵێن کۆبوونەوەکەی هەڵسنکی دەشێت ئەگەری نەخوازرا و بە دوای خۆیدا بێنێ ئەگەرێک کە هیچ لایەکتیایدا سەرکەوتوو نەبێت. بەڕووکار پێدەچێت پۆتین لەو کۆبوونەوە لووتکەیەدا سەرکەوتوو بێت بەڵام ئەوەی کە خۆم زیاتر بڕوان پێێتی ئەوەیە پێدەچێت هەمیان دۆڕاو بن چونکە ئەگەر ئەمە هاندەرێک بێت بۆ ترامپ تا پێکەوە لەگەڵ ئیسرائیل و عەرەبستانی سعودیەدا بەرەنگاری ئێران ببنەوە فشارێکی زۆر بخرێتە سەر ئێران و ئەو جا ئێرانەکان هەوڵی داخستنی تەنگەی هورمز بدەن وەک ئەو هەڕەشانی دەیکەن ئەوە دەبێتە وروژاندنێکی گەورەی شەڕ ئەمە ژیانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەوێتە شەڕەوە و پۆتین ئەمە بەکاردەهێنێت تا دەست بگرێت بەسەر ئۆکرانیادا خواستی خۆی بەسەر ئۆکرانیادا بسەپێنێت هەموو ئەمانەش بەواتای ئەوەی بکەوینە ناو جیهانێکی زۆر زۆر مەترسیدارەوە پاش ئەو کۆبوونەوەی لە هێلسنکی کرا. دکتۆر گرێگ هاوڕای لەگەڵ پاڤێڵ؟ Well, I'm not sure that دەزانی دڵنیانی پێدەچێت پاڤێڵ بیەوێت ئاماژە بۆ بکات جۆرە ڕێکەوتنێک لەسەر ئێران هەبووە کە ڕەهەندی زیاتری هەیە لە بوونی هێزەکانی ئێران لە سووریادا من بۆ خۆم بەڕاستی دڵنیا نیم لەوەی ڕێکەوتن هەبوو بێت لەسەر ئێران چونکە پوتین دەخوازێت پەیوەندێکی دۆستانە لەگەڵ ئێراندا بپارێزێت و بەڕێوەبەرایەتەکەی ترامپیش دەخوازێت ڕێبازێکی زۆر تند بەرامبەر ئێران بگرێتە بەر لە ڕێی فشاری ئابووریەوە بۆ سەر ئەو وڵاتە وەک ئەوەی ئێستا هەر بۆیە دڵنیانیم لەوەی ڕێکەوتنێک هەبێت لە وێنە گەورەکەدا واتە لە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێراندا و سەرۆکی رووسیا پشتیوانی بکات بەڵام هاوڕام لەگەڵ هەندێک لە مەزەندەکانی پاڤێڵ وەک ئەوەی ئەگەر شەڕ هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە دەشێت عەرەبستانی سعودیە بەشدار بێت و ئیسرائیل بەشدار بێت و ئێران دەستی هەبێت و هەروەها وڵاتە گرتوەکانی ئەمریکاش ئیدی ئەو ڕەوشە ترسناکە دێتە ئاراوە کە شتەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەست دەربچن و کۆنتترۆل نەکرێن ئەمەش بێگومان دەشێت مایی مەترسیەکی زۆر بێت بۆ زۆر گەلان لە ناوچەکەدا. دکتۆر بۆ من ئەوەی کە جێی سەرنجە ئەو لێدوانەیەک بە دواییەکانەی گەورە کاربەدەستانی ئێرانە ینی ئەمە ئەو جۆرە لێدوانانە ینی وام لێ دەکا کە بڵم نا دەبێ شتێک هەبێ بۆیە ئەمانیش وا دەڵێن بۆ نمونە حەسەن ڕۆحانی سەرۆکی ئێران جۆرێک لە ئاگاهیەدا ئەگەر هەڕەشە نەبێ ئەمە دەڵێ ئەگەر ترامپ بێت و هەر هەنگایە بەرامبەر بە ئێران بنێ یا هەر شەڕێک بکا بەرامبەر بە ئێران ئەوە دەبێتە دایکی شەڕەکان پێدەچێ ینی شتێک لە ئارادا بێ.
بەڵێ بەڵام بەشەکەی تری لێدوانەکەی حەسەن ڕوحانی ئەوەیە کە هێشتا ئێران ئاشتی دەوێت هەر بۆیە ئەو ڕاگەیاندنە دووڕە هەندی هەیە لەلایەکەوە ئێرانیەکان خۆیان هەڵدەکێشن و دەڵێن نایەنەوێت بە هەڵوێستی توندی ئەمریکا لە ژێرسایی بەڕێوەبەرایەتەکەی ترامدا بترسێنرێن و دەڵێن بەرگری لە خۆیان دەکەن و ئەگەر ئەمریکا بیەوێت شەڕ بکات ئەوە زیانێکی زۆری گیانی دەبێت ئێرانەکان لەم جۆرەشتانە دەڵێن و ئەلبەت ئەمەش بۆ ڕایگشتی خۆیانە لەلایەکی تریشەوە ئێرانەکان خۆشیان دەزانن کە لەشکری ئێران هێزێکی چەکداری نابەرامبەرە بە بەراورد لەگەڵ لەشکری ئەمریکادا دوهەمین جار کە ئەمریکا و ئێران بە یەکیاندا دو ساڵی شەڕی عێراق و ئێران بوو لە کۆتایی ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوودا هێزی دەریایی ئەمریکا بە خێرایی توانی شکست بە و هێزانەی ئێران بێنێت کە لە کەندا و بڵاو بووبوونەوە جا ئێران دەزانێت لەشکرەکەی نابەرامبەرە بەرامبەر لەشکری ئەمریکا بەڵام لەبەر ڕای گشتی ناوخۆی خۆی دەبێت حەسەن ڕوحانی وهای نیشان بدات کە زۆر توندە و بەڕێوەبەراتەکەی ترامپ نایترسێنێت ئەوەش کە جێی نیگەرانیە بۆ کۆماری ئیسلامی ئێران ئەمە ڕاو بۆچوونی خۆمە ئێران وهای دادەنێت بەڕێوەبەراتەکەی ترامپ لە خۆ ئامادەکردندایە بۆ پێکدادانی لەشکری لەگەڵ ئێراندا و پێشم وایە زۆر نیگەرانن بەرامبەر بەوە ئەمەش بەهۆی ئەوەی وەگوتم کە دەزانن لەشکرەکەیان هەرچەندە بە بەراورد لەگەڵ هەندێک هێزی سەربازی وڵاتانی تری ناوچەکە بەهێزترا بەڵام لەگەڵ لەشکری ئەمریکادا بەرامبەر نییە fairly strong compared to other regional powers is still no match for the US military. ئەگەر وەکو گریمانەیەک سەیری بکەین و ئەمریکا عەرەبستانی سعودی و ئیسرائیل هەنگاوێکی لەو شێوەیانە پێت وایە ئەمریکا پشتیوانی ئەوروپا لە ئێستادا بەدەست بێنێ پاش ئەو نیگەرانی و ناڕزاییانی کە جۆشمان لێ بۆ بەرامبەر بە ئەمریکا لە ئێستادا و بەڕای تۆ ئایا ئەمریکا پێویستی بەو پشتیوانی ئەوروپا دەبێ؟ Well, I think there are probably enough US forces in the region. ئەمریکا لە ناوچەکەدا هەیە و ئەگەریش هێزەکانی عەرەبستانی سعودی و ئیسرائیلیش لە پاڵ ئەو هێزانەی ئەمریکادا دابنیت ئەوە بەسە بۆ ئەمریکا کە کردەی لەشکری دژی ئێران بکات بەبێ ئەوروپایەکان بەڵام ئەوەی دەبێتە مای نیگەرانی ئەگەری لاوازبوونی زیاتری هاوپەیمانێتەکەیە چونکە ئەوروپایەکان بە ئاشکرایی دژی کشانەوەی ترامپ بوون لە ڕێکەوتنە ناوچەکە و لە وتوێژیشدا بوون لەگەڵ کاربەدەستانی ئێرانی لەسەر پێدانی هەندێک پاداشتی ئابووری بە ئێران تا تاران لە ڕێکەوتنە ناوچەکەدا بمێنێتەوە و لێی نەکشێتەوە و بچێتەوە سەر ڕێگەی پیتاندنی یۆرانیۆم جا بۆیە پێم وایە لەم خاڵەدا وڵاتە گرتوەکانی ئەمریکا وازی لەو هاوپەیمانە ئەوروپایەکانی هێناوە بۆ هەر کردەیەکی لەشکری بەرامبەر بە ئێران وەک پێشتر باسیشم کرد کاتێک هێزی لەشکری عەرەبستانی سعودی و ئیسرائیل دێنە ریزی ئەمریکاوە ئەوە لەوانەیە هەندێک لە کاربەدەستانی بەڕێوەبەرایەتەکەی ترامپ لەو بڕوایەدا بن دەتوانن ئەو کردەیە بکەن پێکەوە لەگەڵ ئەو دوو وڵاتەدا بە بێ بەشداری ئەوروپایەکان لەو کردە لەشکریەدا. هەنگاوێکی لەو شێوەیە هاوپەیمانەکانی ئەمریکا وڵاتانی کەندا و ناخاتە بەرمەترسیەکی ئێژگار گەورەوە بەشی دووەمی پرسیارەکەشمەوەیە ئەی ناکرێ ئێمە باز لە قەتار بکەین لە هاوکێشەیەکی لەو شێوەیەدا. Well, you have a very strange situation right now where you have an economic. دەزانی ئێمە ئێستا ڕەوشێکی زۆر نامۆمان هەیە. بایکۆتێکی ئابووریمان هەیە لەلایەن عەرەبستانی سعودیە و میرنشینە یەکگرتوەکانی عەرەب و بەحرین و میسرەوە دژی وڵاتی قەتەر. بەڵام لە بیرمان نەچێت. بنکەیەکی گەورەی لەشکری ئەمریکا لە قەتەرە. بنکەی عودەیدا. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پەیوەندیەکی باشی هەیە لەگەڵ هەردوو وڵاتدا. عەرەبستانی سعودیە و قەتەر هەردووکیشان لە ناکۆچیدان. بەڵام من بۆ خۆم وهای مەزەندە دەکەم بەهۆی قەیرانەکانی وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەنداوەوە قەتەر نزیکتر بۆتەوە لە ئێران بەهۆی ئەو گەمار و ئابووریەوە هەندێک خواردن و کەرەستە و پێداویستیەکانیان لە ئێرانەوە پێدەگات ئێستا ڕەوشەکە شتێکی سەیرە بەڵام لای من وهایە کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا کار لەگەڵ هەردوو لایەندا دەکات ینی قەتەر و عەرەبستانی سعودیش لە دەمیشیانی هەرڕوو بەڕووبوونەوەیەکی لەشکریانە لەگەڵ ئێراندا ئەمەش لەوانەیە زیان لە پەیوەندەکانی قەتەر و ئێران بدات لە کاتێکدا قەتەریش دەیەوێت وڵاتی گرتوەکانی ئەمریکای لە پشت بێت چونکە دەخوازێت ئەمریکا فشار بخاتە سەر عەرەبستانی سعودی و میرنشینە یەکگرتوەکانی عەرەب تا کۆتایی بەو گەمارۆ ئابووریانە بێنن لەسەر قەتەر هەر بۆیە ڕەوشەکە زۆر ئاڵۆزە. So that's why it's so complicated.
هەر شتێک لەو ناوچەیە ڕووبدا دەبێتە مای گۆڕینی نەخشەی جوگرافی و سیاسی لە ناوچەکەدا یان نا؟ No, I don't think so. I think نا پێم وانییە و پێشم وایە وڵاتانی ناوچەکە وەک چۆنن ئاوها دەمێنەوە بەڵام بە دڵنیاییەوە عەرەبستانی سعودیا باڵادەستی لەشکریە لە ناوچەکەدا و وەک لە ساڵی 2011دا بینیمان ئەو وڵاتە چۆپاڵ پادشای بەحرین کاتێک کە ڕەوشەکە لە شانشینی بەحرین خراپ و ئاڵۆز بوو لە بەرامبەر دانیشتوانی شیعی ئەو شانشینە. دکتۆر گرێگ زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتندا سپاس و پێزانینم زۆر سپاس دەکەم. تا هەفتەی ئایندە و چاوێکی تری واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح بەسەند بفەرموو.